یادکردنەوەیەکی زۆر گەورەیە بۆ ئەو وەرچەوانانەی کە لە تەمەنیانە توانیانە نیوەی تەمەنیان بەخشن بە وەرزش و خزمەتکاری وەرچەوانی سنوورەکە بن. ئێمە لەم ڕۆژەدا توانیمانە بە جهدی کۆمەڵی برادەر و کەسایەتیەکانی وەرزشی پێنجوێن یادێک بۆ رێزلێنان لە کاک دکتۆر عەلی بگرین کە دکتۆر عەلی کەسایەتیەکی زۆر پاک و بێگەردی وەرزش و هاوڕێیەتی ئێمە بووە. یادی وەرزشکارێکی دێرینی شارۆچکەی پێنجوێنە کە هەموو کات پاڵپشت و پشتیوانی شارۆچکەی پێنجوێن بۆ باشتر و چاکردنی وەرزش لە شارۆچکەی پێنجوێنە یەکێک وە لە دەستەی دابەزرانی یانی وەرزشی پێنجوێن. هیوادارم هەموو شار و شارۆچکەکان و قەزا و ناحەکانی کوردستان هەموو جارێ ئەوە ئەو وەرزشکار و وەرزش دۆشتانەی کە خزمەتیان بە وەرزشی شارەکە و قەزاکە و ناحەکی خۆیان کردووە هەموو کات ئەوە بەسەریان کردن و ڕێزلێنان بۆ بکەن. و من خۆم بە ئەندامێک و کوڕێکی پێنجوێن نەزانم. من ناوم عەلی نووری کەریمە، موالیدی 1946 لە گەڕێکی سەرشەقام لە سلێمانی لەدایک بووم. لە شەستەکانەوە من خەریکی وەرزشم، چەند جار تیپی بە قوتم داناوە هەمان بوو خاچەن لە پێنجوێنە. ئەجا لەنەوەکانیشا نادیەکمان دروست کرد بە خۆم و دەگەڵ جەماعەتی برادەری تێکۆشەر نادیەکەمان هەستانە سەر پێ. خۆم تەقریبەن سەرۆکی نادی بووم ساڵ و نیوێک، بەڵام بەهۆی وەزیفەوەی تر من گوێزرامەوە بۆ گوندی چەوتان کاک عومەرمان کرد بە سەرۆکی لە ناوەڕاستی ساڵانی نەوەتەکان لەگەڵ چەند وەرزشکار و دڵسۆزی وە قەزاکەدا یەکەم سەرۆکی یانی وەرزشی پێنجوێن بووم.